کاک سەعید ئەمان سەرەتا دەستخۆشی لێکەین کە کرا ئەو پەیوەندیە دروست بکرێ ئەوەی ڕۆی تازە. کاک سەعید هەندێک پرسیارمانەوە کە ئێمەش پرسیاری خەڵکە لێت دەکەین. مەسەلەی ئەو ئابوونە وەرگرتنە چییە کە دەڵێن 700 ئەندامتان هەیە و مانگانە 10,000 لێ وەردەگرن؟ ئەو پارە لەو چییە؟ خۆی دەزانین چێکا قادر ئەو ڕبارانەی کە دێن لەوانەیە هەندە کەس کە شتێک دەزانیان بەخۆی بە هەر شێوازێک بڕیار دەدا. ئەوە لە ساڵی 2014 و ئەوانە 15 بوو ئابوونەی ینی بە خۆ دەزانی لەسەر ئەو تەقشتە دارایی کە هەبوو پارەی هەموو ڕێکخراوەکان بڕا، پارەی ڕێکخراوەکان بڕا کە بڕا ئەو ڕێکخراوانی کە منداڵمان موچەکانیان لەوان کرد باشتر بوو، هەرچەند ئەو کاتی پاشەکەوتی موچەکە مندامانی نشگرتەوە باشتر بوو وەزعەکان، ئەوانش ئیش و کارەکانیان پێویستی بە ڕۆیشتن بوو بە خۆی بە ئازادی خۆی کۆبوونەوە کرایە مانە، ینی کۆبوونەوەکە قاپڕ بووە. ئەو بڕیارە درایە لەلایەن سکرتاریەتەوە چکەمە وەکو لەقین ئەو سکرتاریەتە 12 لقی هەیە، ئەو لەقیمەش وەکو لەقەکانی ترکە کۆبوونەوە کرایە و ئێمە بڕیاریاندایە بە ئازادی خۆی. مەسەن ئێستام قائیمم لەکەن دەتانم بەڕسم لۆ بکەم ئەوە پێنجی دەدا ئەوە دەیدەدا ئەوەی ناژدا نووسرا نادات، يعني قائما بلاي استلواني نفسي عليه هذه كنوسريا نادات كنوسريا 5,000 كنوسريا 10,000 كيف خويتي لو هي امر وطن باجي بلا 5,000 لو اداره ايشو كاركاني وي هذا او ابونا بريار دراب كوبنا وبوا هم كوبنا ستاف في كارجر كان كبر بالسكرتاريتو او هم كوبنوي سردن كمان دائما كرئيمان ورقتينا نوقع كم بزمن داوادك سياسات كاسة دوسات هاتي او اشتشترا كاك سعيد او باري درين ببرياري مكتب سياسي ممنوع كراها دو او همو باري همو مانجا 17 مليون دكا تيلي دكريت خوي دزاني ام تازه كقولتم اتو ازادي بخوي او انا بتخلك ازاده اما قبل نفر لك دي وكابل كبتو دري مثلا شخصات كمان دامي هي حولي في دي كيدا كان 6 مليون راستك كان دام طالما اتو بزاره دبي تقريبا 500 اشتكى بلان امن بري 500 دوري هشتا عفتا بينزا لوي نزيكي 100 كسي كوز كردوا لي ورناجي 100 تقريبا هشتا كس كوز كردوا اول لي ورناجي تو لباشوي سن كسك ستا اول لي ورناجي يعني ستا لي ورناجي اول تير بين بودي ازاد اقل جي شوينا قراب وسيله بري دنگك دابا جوي جران ناقا لشوينك بسابتي رابوسي اگنا دنگكا ناقا بله فرمي استاد سونا باشا دنگكا استزور باشا مس دبيني كأو ابونيا دريت سنكسا جماركا قريمان اتو قرداي بني اوتوماتيكي لسر مثلا اشتاكس نوهات كس كوز كردوا او كوز كردوا نادا ستاسەتەکە نایدا هەشە بە ئازادی خۆی نایدا باشە مانگانە چەندتان کۆ دەبتەوە ئەتو ئەگەر لێکی بدەیەوە بە فعلی لەوانێ بتوانی مانگانەی ئابوونەکە 2 ملیۆن و 2 ملیۆن 2 ملیۆن و 250 ئەوها یعنی بە پێی گۆڕانکاری دەگۆڕدرێ. باشە ممنوع نییە وەربژیرێتن یعنی ئەو پارەیە لە بڕیاریان چکۆن بە شەکل لێچێتی نیشتیمانی کوردستان بڕیاری مەکتەب سیاسی ئەڵێن هەیە کە نابی وەربژیرێت خۆی ئەوەی ئەتو ئاگات لێ وەکو ئەندامی ئێمە وەکو ئەوە ئەندامی حزبی نییە وەکو ڕێکخراوە وەکو ئەندامی حزبی ئێستا ئابوونا لە ئەندامانی حزب وەرناگیرێ هەر کەسێک لە ڕووی حزبیە بەڵام مەسەلەی ئەو کۆمەڵی ئێمە لەوانەیە یەکێتی تێدەیە کۆمەڵی ئیسلامی تێدەیە گۆڕانی تێدەیە ئەنواع و ئەشکال عەزابەکانی تێدانا وەزائیدەن مەسەلە کەشنی خەڵکەکە فێری لێ بکرێت لە خەریجی قانون و قانونمان تێدایە تا دەگاتە خوارێ یعنی ئەو کێشەی کە ئێستا هەیە وەرگیرایە بۆ بەڕێوەبردنی ئیشەکانە مەسەلەن تو ئێستا کە دەبینی چەند کەس لەناو ئەو ڕێکخراوانە ئیشەکەن چەند کەس لە سکرتاریەتە چەند بەوێت چەند دەوێت کە ئابوونە و نەسیلەکان بڕانە ئەو ئابوونە بەڕێی خۆ و داواکاری خۆیان ئیشی پێ دەکەن کەسیش لاری نییە وەرگیرێ وەرنەگیرێ میم ئەوانە کە ئیشەکەی دەکەن سعید ئەو پارانە چ لێ دەکەن مانگ ساڵانە راپۆرت دەخوێنەوە مەسە ئەوەندە بە چ درایە چکە تو 12 مانگ ئەگە 2 ملیۆن بی دەکە 30 ملیۆنێک دەکا وەنیە 4 دەفتەر دۆلار چ لێ دەکرێ یعنی جەدوەلە شەفافیەتەکەی لە ئەو پارانەیە مەسەلەن
ئەمن ئێستا بەخۆم دەفتەرم لایە و شەفافێتیشی هەرچی دەچیتن وە قسەش کرایە وە لە ڕووی لێپێچینەوەش لە قیابانجیش کرایە یعنی هەموو شتەکانی بەرامبەر دەچێت بەرێ لێپێچینەوە هەیە سکرتاریەتیش لێ دەپێستەوە کە مەسئولی من ئێستا ئەنگۆ ڕێکخراوەکەن لە هەموو ڕێکخراوەکان کۆنگرە و کۆنفراز دەکرێت لە کۆنگرە و کۆنفرانسەکان ڕادەگەیەندرێت دەخل ئەوەندە بووە خەرجی ئەوەندە بووە بەشی مالیە ئەو شتانەتان هەیە بەرێ باشە ئەمە جگە لەوەی کە قادر جگە لەوەی کە هەشە یعنی ئەتوو مەسەلەن ئێستا لۆ خۆن ئەو کە مندامانە هەبووە مەسەلەن کاتی خۆی کە بڕیاریاندایە وەکو سندۆقێک کەسێک نەخۆشەبی ئێستا من ناوم لەلایە وە خۆشی دیارن کە کارەسات توش بووە مەسەلەن نەخۆشە بووە لە خەستەخانەی داخل کرایە ئێمە هیچ پێویستمان پێ نەبوو بچین لە هیچ دەرگاچین خۆمان چوینە 2 ملیۆن و 200 ملیۆن ویستی عملیاتی ویستە هەموو ئیشەکانمان بەخۆ لۆ کردیە کاک سەعید ئەتووکە لە شەقلاوەی بووی ئەڵێن هەندێک کەرەسە نمایە وەکو سیارە و ئارپیجی و شتیوا لە مەسئول کۆمیتە بووە تا چەند ڕاستە ئەو شتەیە هیچ شتیوا هەبووە کەس کۆمیتە نمایە و سیارە و ئارپیجی و نازام شتی وایە یعنی من خەبەری خەڵکە ببوورەکەەوە دەڵێن بەزی تر پرسیارەوە هاالەیە بەڵێ خۆی کە مەسئولی کۆمیتە بوومە مەسئولی کۆمیتە مەسئولی پێشمەرگە نییە مەسئولی ڕێخستنەکەیە وە فەوجی پێشمەرگەش لەسەر بە وەزارەتە و لە ناو وەزارەتیش یعنی ئەو ئیمانەکانی یاسەریەکەی هەفتە هەموو چەک و شتە کە دەیدرێت ئەوەی لەسەر بە زوممەیە لەسەری کەواتە چار کاکەوە سعید 94 کە لە شەڕی ناوەخۆ 94 لە شەڕی ناببوورە کاکە نوێت ئەمە تا پێنج چارە من لە هەولێر بووین لە ئەوەی بوومە مەسئول کۆمیتە نەبوومە لە 94 ئەمن لە لیوای تایبەت بوومە لە 5 وەختی تازە پێم گوتی ئەوەیە ناوچێ لە کۆمیتەی مەسیب بریندار بوومە ئەو کاتی مەسئول کۆمیتە نەبووە من ئامیر بەتالیۆن بوومە هیچ سەکە چشم نەفەوتایە و شتیواش نەبووە باشە کاک سەعید ئەمە پرسیارە دەیکێ کاک سەعید ئەنگۆ ئێستا مانگانە $500 لە خەڵک وەرەگرن بە بۆنەی ئەوەی کە زەویان پێدەدرێت لە شوێنەکانی تر 250,000 دینار وەردەگیرەکە $200 هۆی چی ئەنگۆ $300 زیاتر وەردەگرن بەڵێ ئەوە مانگانن نیە ئەو پارەیە کە وەرگیرایە کاتی خۆی ئەو $500 بەخۆی ئەتو دەزانی هەموو شوێنە گوسولاتی خۆیان ئەوانی وێشمان داینەوە بە وەسل دامانێ 250,000 لە شوێنێک دەڕوە 50,000 ینی بە مەسئولفاتەکە بەڵام ئەوەی دەمینێتەوە لەوانەیە دوو وەرەقە مابیەوە یعنی لەو تاکانەی کە وەرگیرایە ئەو خەرکەی کە وەرگیرایە مەسەلەن برێن 300-350 کەس ئێمە بە کۆبوونەوە پێمان گوتێ ئێستا نەفەر هەیە هەنەیدایە منەیدایەتی هەر پارەکەشم نەباتیدایە هەموو مەوجودن ئەو نەفەرانی کە پارە نەباتی لۆ دەبینی لەو کاتەی مردیە ئەمری خواکی دی ئێمە چوینە ئەوەکەماندایت و لەو پارە زیادەی کە هەبووە لۆمان بەدەل یخستیا ئەوەی تر چ بووە کێشەکان لەسەر چ بووە کە ئەوە کرا ئێمە کاتی خۆی پێمان گوتن ئێمە وەکو ئەو ڕێکخراوە کرێچین یعنی خانومان نەبوو خانووتمان کڕی لەگەڕە شەیدان خانووەکەمان بە 5 دەفتەر و 9 وەرەقەی کڕی وەزائیدەن تەواومان تەعمیر کرد و تەجهیزاتی ناوەشمان کەواتە ئێمە با کۆبوونەوە بەڕێی خۆشیان مەسەن ئێستا خەڵکیان ڕۆژنامە نووسە و زۆر فعالە خۆی کەم ئەندام بۆ کاتی خۆی لاقەشی لێبوویتۆ لە کاری ڕۆژنامەوانی لە تەقینەوەکان خۆی و کڕۆچ کەم ئەندامە کە کەم ئەندامە خۆی مەسەلەن وتیتی دەکرێت ئەمن یەکە کۆن دەیبلێ گوتم بابەت خۆت ئازادی حەزکە هەردووکمەدا یعنی خۆ قابل ڕۆژنامە نووسێک فێری لێ ناکردێتانی بێ قسەی خۆی بکە بۆیە ئەوانەی کە هەبوونە کا قادر ئەمن کاری ئەم بخۆم بەخۆ دەزانی ئەندامی پەرلەمان بوومە وە دژی کاری ڕۆژنامەوان نیم ئەوانی بەراویش کراینەوە هیچ دژینیم ئەوی دژە ئەوی دۆستا خۆی مهم ئەو خەڵکە لە نزیکەوە دەتناسی بختانت پێ بکگەنە ئەتو گلەیت هەیە نە کەسی تر گلەی هەیە کە کەسێک نەناسی قسەی بەرامبەر بکە بەڕاستی لەبەرەوەی لەوانەیە هەموو شتێک بەڕەشید بینی هەیە من خەبەرمان لۆ دێ کاک سەعید ئەگەنە من بەڕاستی ئەم نەگە تو هیچ بەرپرسەش کەس ناناسم وە کێشە ئێمە دەمانەوێت ئەو قسە و قسەلۆکانەی هەیە ئەو ڕەخنانەی هەیە ئاڕاستەی بەرپرس بکەین بۆی نەڵێن نەحەقیە وە نییە سەم بڵاوم بکرد بە دەتگوت ئەوەیە کاک سەعید ئەدی سیارەکتان دەبل پیکە بە چێ دەرن لە کنجێگرەکەتانە بە ناوی خۆی کرایە شتیوا هەیە ئەو پیکابە لەکە جێگرەکەینێ لەکە ئیدارەیە ئیدارەی
برێکار جێڕی مەسەستا ئەو خانیە بەناوی ئیدارەی گشتیە بەناوی ئیدارەی گشتیە پیکابەکە بەناوی ئیدارەی گشتیە لەسەر کۆمەڵەیە خانوەکەش بە هەمان شێوە بەڵێ یعنی هیچی بەناوی خۆتانیەوە هەموو شتیە هەرماون خانێکە قەتعی لێدراوە مەسەلەکردنیەت و بتوانی وەبزانم لە برادران لە کۆمنتە قسمە چی دانایە و خانوەکەی گرتێ بەخۆی ناردیتی ینی سپاسێکم لە درسۆزی بووە بەڵام یەک لە چێژەکان ینی من کاکاری بەخۆی ئینسان نابی لە ڕابردووی خۆی بترسێ کە ئینسان شۆڕش دەکە نارێم هیچ ئینسانێک بێ غەڵەت نابی و غەڵەت ناکە بەڵام ئەوەی کە ئێستا من قسە دەکەم وەکو پێشم وتی حەز دەکەم ئەوە بەبیر خۆشت بینمەوە بەبیر برادرانی بینمەوە ئەوەی ئەتوو پرسیارەکانی دەکەی پرسیاری واقعین ئەو کەسەی لۆتووی ناردیا بە هەر شێوازێک ناردیتی ئایا لۆ خۆی لاینزە ئایا لۆ خۆی ڕقوقی لێ بەس بە شێوازێک ناردیتە من سپاسیەکەم بەڵام بە واقعی چۆنە ئەو هەی ناردبە بەرحاڵ کاک سەید ئەمە دەزانی لە دنیای ئەو ڕۆدا کێشە هەیە ململانێ هەیە شتی شخصی هەیە ئیلا بەس ئەمە ئەو شتانە لە 5-6 کەس هاتیە بۆیە دەکەین کاک سەعید ئەتوو چەند پۆستەیە بەخۆی ئێستاگری لە چەند شوێنیش مەعاش وەرەگری کاکادر باور بکە معاش یەک شوێنە خانەنشینم لە پەرلەمان بەخۆی پێشتر بە لیوا تەقاعود بووم لە کەمەندامانی سەنگەر کە ئێستا لەو شوێنەیمە وا توش لە ئەوەکەی خۆتکەدا دەبەزێن دەرێ معاناتی کەم ئەندام ئەمن دەزانم چۆنا وە خۆت لە جگەرگۆشەکەی خۆت دەزانی و ئێمەش لە جەستەی خۆمان دەزانی ینی کەمەندام هەرچی لەوەی بکرێکەمە خاصەتە لەو کەمەندامی کە ڕێژەکەی بەرزە ینی ئێمە محالە خەڵکێک چاوی لە هیچ ئیشێکی کەمەندامان بی ئەو پۆستەی کە ئێستا هەمە ئەو پۆستەی کە هەمە کاتی خۆی ئێمە کەمەندامی سەنگەر بووینە و خانیشین کراینەکە کەمەندام بووینە بەو ڕێژەی تەندروستێکە قانون ڕێپێدراوە بەڵام لەو کاتی خۆم کاندید کردێ من دەرچوومە کە دەرچوومە بوومە ئەندامی پەرلەمان موچەکەیت کە بە کتاب ڕەفز کرایە من ئەو موچەی وەرەگرم کە ئێستا خانیشینی پەرلەمانە و بە هیچ شێوە چیش ئەوەی کەمەندامی و نازام چەند پۆستێکی دەرێن هیچ پۆستێک موچەی نییە و دەشتوانی ئەو کەسانی کە گوێش لە تو دەگرن گوێشێکی دەگرن بێن بە ڕقابە بستنە سەر شوێنەکان و وە لە ژنەی چاکسازیش سپاسی لەژنەی چاکسازیش دەکەم کە خۆی ئێستا گوێ لە مقابلەکانی توش بیتن بێ بە دوواداتم بکاتن یانەتونە لە ڕاوێژکاری قوبات تاالبانینە لە لیوابوونت سەربازینە لە ئەوەی بکات کۆمەڵی کەمەندامانی هەولێر هیچ موچەکردنیە تەنیا موچەی خاننشینی پێشمە ئەو پەرلەمانی وەرەگری بە پێی گوتەی خۆت وانە بەرێ بەرپرسیارم لە هەموو ئەوانەی کە ئاتوو دەرێ لە هیچ شوێنشتر بەڵام مەسلەی پۆستەکان هەبوونا بەڵام بوویتە ڕابردوو بەس ئێستا خانیشینی پەرلەمان من نازانم ئەوانە بووینە ڕابردوو ئەزە چی هانت هەڵبژاردی دۆتە یەک موچەی هەربژێری وایە کاک سەعید دەڵێن یعنی ئەو پرسیارە بژبوورەکە دەکەم بەس ئیتر وایەوە هەرچی هەیە کاکادر بڕوا بکە عەز دەکەم هەرچی بۆت هاتیە بیرەی ینی بڕوا بکە خۆزگە پێشتری بە هەمان شێوە بە بەس وەکو گوتم ئەوها ڕێککە بجێکە هەرچی پرسیارە بیرێ مەمنونم هیچ پێش دەرگرانی نانا دەزانم ئەتۆ ئازادی بۆ خۆت جوابە دەیەوە ئەوە گوێگر و خوێنەر بینەر بڕیار دەدەن ئەمنیش ئەو پرسیارانەی لۆم هاتیە ئەتوو بە ناوی قوبات تاالبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێم دەچێت تازیان وایەنە ئەڵێن بەشی لەوانە بەردەوام کۆمەکت کرایە ئەو کۆمەکانت نەگەیاندیە تا چەند ڕاستە ئایا قوبات تاالبانی پارەی دەدال و تازیان کە دەچی یاننا مەسەڵەن ئەچکۆ پرسیارەکە با لەوە دەست پێ بکەین ئایا قوبات تاالبانی دەنێری بە ناوی ڕاوێژکاری کۆمەک دەکاتن و کۆمەکان گەیشتووە یاننا بەڵێ خۆی بەخۆی مەسلەکەی من ڕاوێژکاری من خانیشتنی پەرلەمانم و پێویستم بە ڕاوێژکاری و ئەوان خۆی بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی کاکوبات کە ناپرجێ بەخۆش دەبی بزانانی ئەو خەڵکانی کە دەکەونە سەر پۆستی حکمی ناپرژێنە سەر هەموو ئیشکارەکان من وەک بەرپرسی ئەو بەشەی کاروباری کۆمەڵایەتی بە یاریدەرێک بم بۆ بەڕێز کاکوبات ئەوەیە هەر پرسە و هەر سەردانێک دەچم بە فعلی لە جیاتی ئەوە کە سەردانی شوێنەکان دەکەم کە دەچم و بە نوێنەرایەتی ئەویشە دەچم بەڵام ئەو خەڵکەی مەواتەی نەگاتن هەموو خەڵکە کە دەچێ پرسە و تازەی پێویستی بە کۆمەک و هاوکاریە هەر کەسێک پێویستی پێبی وەزعی خراپی لە ژیان و گوزەرانی خراپ دابیتن
بزانین خراپە ئەوە کەس لاری نەبووە و کێشەشمان نەبووە ئەوە پێویست پێبی هاوکاری بکرێ بەڵام ئەوەک نییە برێ ئەوە بجەکە لەبەر دەستا ئۆن دەبهەیە و ئۆتۆڕاز دەچی دەبێت ئەوە ئیدارە هەیە و وسولاتی خۆی هەیە تەلەفۆنێک دەکرێت لەڕێ ئیدارە دەچی هاوکاری ئەو کەسەی دەکات یعنی بە پرسەکان بە پێ ڕەوشی خراپی خاوەن تازیەکە ئەگەر پێویستی بیدەیکەن ئەگەنا نایکەن وانە نامرێ ناوبرێ مثلا لەوان ئێستا ناوڕبی وەزعی زۆر خراپی نووسەرە کە کابرا بە خۆت زانی خاستر ئەو نوع خەڵکانە لە ژیانی خراپتردان لە خەلکی کاسریان ئەوانە دەبینی کەسەکی وایە بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری کرابی لە ڕووی پرسەکەی بۆ دانانی پرسەکەی بەڵام ئەوە نییە تو برێ هەموو ڕۆژێت 20 پرسەی ئەمن بەخۆ لە هەنیاگە تەماشی پێ دەکەیم کە ڕۆژیە 10 پرسەی دەکەم 8 سەردان دەکەم 9 سەردان دەکەم هەمووی هاوکاریە نەئە یعنی کەسێک زۆر پێویست نەبی هاوکاری ناکرێەوە هاوکاریش لەلایەن بەڕێز کاقباتە من نازانم توش لە نزیک ببینی شتێک ناکە ئەوەی گەندەری لەسەربی یعنی ئەو کەسانەی هەن لە لاوی ئەگە بە وەزعیشیاندا بچێ هیچیان لە گوزەرانی چۆن دەباشنین و بڕواشم بەوەی نەقەت ڕێبەون و عشتانە بداتن بەڵێ بەڵێ باشە کاک سعیدەم سپاست دەکەم ئەگەر قسەیەکت هەیە بەخۆت بیگەینە جێگران یان بتەوێ شتەشکە زیاد بڵێ ئەم فەرموو ئازادی خۆجون سپاست دەکەم و سپاست دەکەم بۆی ئەو برادرانەی ئەجە نازانم بە خۆت دەزانی هەندە خەڵکە بۆ لە ڕێی فەیسبوک و لە ڕێی ئەو ڕیساڵەی سەوتی ئەوانە لەوانەیە خۆت باشتر بزانی هەبوو پەیوەندی پێوە کردی قسەی لەسەر ئەو بابەتانە کردبی کە ئەو لێدوانانە هەبوونا من سوپاسیانەکەم بەو شێوازی کە خەمخۆر بوونا و سوپاسی توش دەکەم کە لەسەر ئەو قسەی ئەو برادرانێکەوە هاتینە و وتیتیان سعید تەلەفۆن هەر دەگری بەس دیارە کێشەکەوا بووە خەلەت ڕوویدایە هەر سوپاس دەکەم کە تەلەفۆنەکەت کردەوە و خالی سێمیش ئەوەی کە لای من گرنگە ئەوەیە وەکو کاری ڕۆژنامەوانی کە ئێوە دەشیکەن هەر کەسێک هەر برادرێک هەر عالەتێک دروستە بیکەن لەو عالەتەی کە تەلەفۆن دەکرێت قەتع دەبکرێ مەرز نییە ئەو بەرپرسەیە ئەو کەسە خەڵکێکی باش نەبی بترسێ دەکرێت بیکێ دووبارە و سێبارە من بەخۆم کە بۆ تۆ ئیشی خۆتە بەڵام من بەخۆم برێ دەتانی ئەمن ئەوە لەو شوێنەی باش نەبوو لە شوێنشکش ئیش جێکەت باش نەبوو ئەلێرە باش نەبوو ئەو کاتی قسەش بکرێ بەڕاستی واردە بەڵام دەبینی وەکو تازە پێموتی لە هەندێک شوێن هەیە ئەو کاتێ توش تەلەفۆنەکەت کرد بڕوا بکە قات تەلەفۆنەکەی تو بە ئەوە بوو وە بزانم خەت بوو 0 بەڵێ وانیا ئەوە بە خەت بوو من نامێ یعنی عزەکەی لۆشت دەنێرم هەندێک ناوی تێدانە خەت سۆریشم لەسەردا ویستم لۆشت دێرم بەڵام نەمنات لە نعبینی ئەو تەلەفۆنی ئەتو کردیتە 12 و قسوورە لە 12 دقیقه من تەلەفۆنەکەی لێ دەدەم و دەری باڵاسەکەت بەش پەیوەندەکەنە کە چاوم ئەو دەزانیم خاریتە یعنی کێشەکە ئەوها بەسکرین شۆ بکردی شیتم لە لاشما حەزەکەی لۆشت دەنێرم ئەو گرفتانە من پێم خۆشە هەموو ڕۆژنامەک وانێک ڕقیبی لەسەر ئەو حکومەتەی و ئێمەش خەباتی کۆشانمان کردی ئەو خەڵکە ڕازگویانە ئیش بکە و هەر پرسیارەکی شەبیتن هەموو کەسێک بەرپرسێک وەڵامی حەقی خۆی بداتەوە بەڵام لێک لە عنزەت نەبین یعنی ئەوە نەبی مەسەلەن وەکو ڕق لە ڕق نەبی یان سەنگەر گرتن نەبی کاک سعید خۆت بازدانێ من دوسێ جارم کرد ئەو یەک دووش لە فەیسبوک ئەو جارە ڕامگەیان وتم ئەگە تاسبێ جواب نەدرێتەوە ئەم قسەکە ڕادەگەێنم قسەکە زۆر جوان بووە بوو دیتم ڕابگەێنم بڵێم بابە ئەگەر هەتا سبەی لەسەر ئەو بەرپرسی و بەرهێنانی پارتی کە ئەو مڵکەی خەڵکی خەبەر هاتێ لە بۆ من کە داژی کردیە وتم تاسبەی جواب دەنەوە وەتساپت نەبووە نادی بار حال ئەوە کێشەک نییە چابوو ئەوەت باس کرد کاقادر ئەوەی ڕاگە ئەوە پێم گوتە برادرێک مێناوی کاک نازمە ئەو ناردی لینکە کە بەڕاستی من ناگەم لە هیچ شەوێ ساعت 11 لینکەکەی لۆ ناردن وتی ئەوە دەرێ ئەگە تا بەیانی بەس لە ئەوەکەی نەنووسرا بە گەندەلەکان ڕادەگەینم ئەمن لەوەی کەتمە قەلق لەبەرێت لەوانی ئیشی ڕۆژنامەوانی من وەکتو لێ نەزانم کە نووسرا بوو ئەگەر ئەتو قسەنەکەی ئەوەکان بەراوەکەمەوە تەلەفۆنەکەی من والێکم داوا ئەمن ئەگەر تەلەفۆن لۆ تو بکەم یانی تو گەندەلەکەم لێ دەشاریەوە یعنی بەڕاستی وام لێک داوا گانت لێ ئاشکرا کردم احتیاج خۆت کاک سعید بەهەر حاڵ ئەوە تازە ڕۆی
ئەمە داوا دەکەین هیچ بەرپرسێک یعنی هەموو ئەم دەیان دیدارم کردیە لەگەر هەموو ئاستە باڵاکان یعنی پارتی یەکێتی کەسایەتی دیار قەت بێڕێزیمان نەکردیە ئێمە پرسیارە لە بڕی ئەوەی لەسەریان بنووسین دەمانێت ڕوو بە ڕوو بگەینە ڕاستیەکان بۆیە بە هیوان وەڵام بدرێتەوە ئەو دەمیژ نەکرا کاتدا بندرێ کاتەشکە بکرێتەوە کاک سەعید من تەواو تاکیدم زۆر سپاسی توش دەکەمەوە کە دووبارە پەیوەندیت کردەوە لەو بارودۆخەی و سپاسی ئەوانش دەکەم کە پەیوەندیان پێوە کردی لە ئەوەی لە نزیکەوە پرسیارەکان بکرێ کاک سەعید ئامادەیە وەڵامی پرسیارەکان داتەوە بەس خەلەلەکە بۆ وتم بەسەر چاو ئەم پەیوەندی پێ دەگەمەوە لەبەرەوەی کێشەی ئێمە ئەوە نییە مەسئول بشێنینەوە بە ئاستی ئەوەی کێشەمان ئەوەیە پرسیاری خەڵک کە دەگوترێ بگەینە ڕاستی مەسەلەکان من هەموو کات وەکو دادوەرێک حەزم لێجێ لە هەردوو لە ڕابگرم ئەو کاتی باگوێگرم بینەر وەکو دادوەرێک بۆ خۆیان بڕیار بدەن نەمابێنێ سپاس کاک سەعید بۆ ئەو کاتەی کاتش